ئەگەرچی حکوومەتی هەرێم لە سەرەتای قەیرانی داراییەوە پرۆژەیەکی چاکسازی ڕاگەیاند، بەڵام بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران تا ئێستا وەک پێویست بڕیارەکانی چاکسازی حکوومەت لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکراون. بەپێی زانیارەکان تا ئێستا حکوومەت لە چوارچەوەی پرۆژە چاکسازیەکەیدا 34 بڕیاری دەرکردووە بە مەبەستی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات، بەڵام لەو ژمارەیەدا تەنیا 14 بڕیاریان جێبەجێ کراون. پێشتریشان دامێکی لیژنەی نەزاها ئاماژەی بۆ ئەوە کرد لەو 14 بڕیارە کە جێبەجێ کراون 10 بڕیاریان ئەرچیان لەسەر هاوڵاتیان دروست کردووە، وەک ئەو بڕیارانەی کە پەیوەستن بە زیادکردنی باج و ڕسومات. ئێستاش ئەو پەرلەمانتارە تەکید دەکاتەوە هەنگاوەکانی حکوومەت بۆ چاکسازی وەک پێویست نییە و دەبوو زیاتر بڕیارەکان جێبەجێ بکرانایە. ما ڕخنەمان گرت لە سستی جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت، بۆ نمونە بڕینی کارەبای تەجاوز، بۆ نمونە گۆڕینەوەی پارە لە دۆلار بۆ دینار کە دەبوایە بە لیژنە بێ. تا ئێستا ئەوە ئەم بڕیارانە نەکەوتونەتە واری جێبەجێکردن. دوای ئەوی بۆ نمونە هەندێکیان لە مانجیی 2016 دەرچوون، هەندێکیان لە مانجی 2 دەرچوون. بۆیە پێمان وایە دەکرا جێبەجێکردنی بڕیارەکان باشتر بێ، متابعە و بەدواداچوون خێراتر بێ. لە بەرامبەریشدا وتەبێژی حکوومەتی هەرێم لەسەر بڕیارە چاکسازیەکان وەڵامی پەرلەمانتاران دەداتەوە و دەڵێت چاکسازی بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێت و هەنگاو بە هەنگاو بڕیارە چاکسازیەکان جێبەجێ دەکرێن. وتیشی ڕەنگە لە ئێستادا کاریگەری پرۆژە چاکسازیەکەی حکوومەت دەرنەکەوێت، بەڵام لە ماوەی 1-2 ساڵی داهاتوودا کاریگەریەکانی دەردەکەون. و ئیشی ڕۆژە کوردوان نییە و مچینە کاریگەریەکەی یاخود دەرخستەکانی لە ماوەی ساڵێک 2 سال بە دەرکەویتن. لەبەرەوە هەنگاو بە هەنگاو لە ئێستاوە ناتوانانی تۆ تەقیمی ئەو پلانە ئەو پرۆژە بکەی، بەڵام هەنگاو بە هەنگاو جێبەجێ دەکرێت لە ڕووی کارگێڕیەوە، لە ڕووی کەمی ڕوتینیات و لە ڕووی ئابووریەوە داڕێژنەوەی سیاسەتی ئابووری و سیاسەتی مالی و کارگێڕی ئەوە هەموو بەشێکە لە پرۆژەکە. هاوکات بەپێی بەدواداچوونەکانی بەشێک لە پەرلەمانتاران ئێستا زیاتر لە 93 دۆسیە لە چوارچێوەی چاکسازیەکانی حکوومەتدا لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت کە پێکاتون لە دۆسیەکانی دارایی و پێشمەرگە و وەبەرهێنان. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت. ڕێبوار کاکەی NRT هەولێر.